کۆمپانیای سەتەلایتی فەڕەنسی یوتلسات بۆ ڕەشکردنی شاشەی تەلەڤیزیۆنی مەدنوچە فشارەکانی زیاتر کرد. پێش سێ ڕۆژ کۆمپانیای یوتلسات کە بنکەی سەرەکی لە فەڕەنسا ڕاگەیاندبوو کە وەشانی تەلەڤیزیۆنی نوچە ڕادەگرێت ئەمڕۆ کاتژمێر 10 سەرلەبانی پەخشی ئەو کەناڵەی ڕاگرت پاش ئەوەی لە هەفتەی ڕابردوودا دەوڵەتی ئاکەپە زیاتر لە 20 کەناڵی تەلەڤیزیۆنی و ڕادیۆی کوردی و ئۆپۆزیسیۆنی داخست. کۆمپانیای یوتلسات دانی بەوەدانا کە دەوڵەتی تورک فشاری بۆ ئەوان هێناوەکە پەخشی مەدنوچە ڕابگرن. بۆ ئەو مەبەستە شاندێک نێردرا بۆ ئەوەی لەسەر بڕیاری ڕاگیرانی پەخشی مەدنوچە سەردانی بەرپرسان و بەڕێوەبەرانی یوتلسات بکەن. پاش چاوپێکەوتنەکە ئەو شاندا ڕایانگەیان بەرپرسانی کۆمپانیای یوتلسات دانیان بەوەدانا کە دەوڵەتی تورک لە ڕێگای نامەوە فشاری بۆ یوتلسات هێناوە پەخشی مەدنوچە ڕابگرێت. ئەوەش ناڕازایەتی توندی کوردانی وڵات و تاراوگەی بەدوای هاتوو لە ناوەندە نێودەوڵەتەکانیشدا دەنگدانەوەی هەبوو. تەلەڤیزیۆنی مەدنوچە لە ساڵی 2013 وەشانی خۆی دەست پێ کردووە. پێشتریش هەمان کۆمپانیا لە ساڵی 2012دا شاشەی تەلەڤیزیۆنی ڕۆژ تیڤی ڕەش کردبوو.